هەتاوتی ئەو کاری خۆتانە ئێوە ڕێکخراوەکانی ژنانن بۆ پرسێکی واگرن ئەتوانن کۆک بن نوێنەری خۆتان هەڵبژێن. ئەگەر هیچ ڕاوسەرنجێک نییە پێم وایە هەنا خانم دەست پێ بکەین بە پرۆسەکە. زۆر سپاس دارەکەم من حەزم کرد بەڕاستی مناقەسەیەکی زۆر وەخوات هەبایە و تەنها قوڵە بجارنەکەشم بۆ بکە مناقەسە هەبێت چونکە بەڕاستی ناکرێت کە یعنی بەسەر سلێمانی جۆروبەری کەسمان ئامادە نەبینەوە وەرگرین واوی یعنی ڕێکخراوەکەشمان بزانێت ئەزانن یعنی تێمەڕێکراوێکی ئیشمان لەو بوارەیە کردووە یعنی بۆی بەرچاوڕونیشتان هەبێت ئەو پرۆژەشمان لێ باوەی ڕۆژەمان لێ نێ بڵێت ئەوەی ئەو پرۆژانەشی کە هەتە دوای نەبێنێ بڵێت یعنی ئەبێت هینی خۆم دەرخەم ئێستا میزانی خۆم دەرخەین کە چۆنە و چۆن نییە بەڵام بەڕاستی یعنی ئەگەر یعنی لەبەر بەرژەوندی ڕێکخراوەکان وایە منیش ڕێکخراوەکانی تر ئەبایە چاوەڕی پرۆژەم کردە ئەوم نەکردە بەڵام بەڕاستی بەلاشمەوە گرنگە وەکو باسم کرد کە ئێمە نوێنەری هەموو ڕێکخراوانی سلێمانی هەڵەبجە جەماعەت هەڵەبجە ئازانن کە من چەند هەڵەبجە بەلاوە گرنگە ئۆفیسمان هەیە لە هەڵەبجە ئۆفیسمان هەیە لە کەلار بۆیە ئەتوانن بڵێم نوێنەرێکی ڕاستەقینەی هەڵەبجە و گەرمیانی شەبین و لە ڕانی و قڵاسیش دەگومان ئیشمان کردووە هیوادارم بتوانم کە دەنگی ئێوە بم و ئەگەر پرۆژەی شتێکی باشە بێ بە هاوکاری هەموو لایەک. طبعا ئێمە وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئەستاین بەوەی کە بتوانین بۆردێ دروستکەین لە ئاستی باڵای هەرێمی کوردستانە بۆ بڕیاری 1325 ئەم بۆردەکە یەکێک لەوانە نوێنەری ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تایە و ئەم نوێنەرانە لە ئاستی هەرێمی کوردستانە سێ نوێنەر دەستنیشانەکەن یەکێک لەوانە لە سلێمانی ئەبێ نوێنەرەکە بۆیە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی بۆ ئەوە کراکە سەرجەم ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کۆکرایەوە بۆ ئەوی بتوانین نوێنەری خۆیان دەستنیشان بکەن. خۆشبەختانە ئەمڕۆ تقریباً 15 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و 3 ڕێکخراوی جەماوەری ئامادەی کۆبوونەوەکە بوون لەو 15 ڕێکخراوە 14 ڕێکخراویان دەنگیان نا بە شۆخانخان کە تەنیا شۆخانخان بوو لەبەرەوە منافسی نەبوو بۆیە ئێمە تەنیا وەکو چاودێرێک وەکو سەرپەرشتیارێکی پرۆژەکە ئامادە بووین لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە. ئێمە بۆ بڕیاری 1325 لەسەر کۆڵەکەی دووەم ئیشەکەین لەسەر پاراستنی ژنانە بۆیە ئێمە چەند وەرکشۆپێکمان کردو پلانێکمان داڕشتووە ئەو پلانە هەم نوێنەرانی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئامادە بوون لە داڕشتنی پلانەکە هەم نوێنەری وەزارەتە مەعنیەکان و لایەنە پەیوەندیدارەکانیش ئامادە بوون هەردووکی کراو بەیەک بۆ ئەوەی هەدەفمانەوێ بتوانین کۆمەڵگەی مەدەنی و حکومەت بەیەکەوە بتوانن کار بۆ پرسەکانی ژنان بکەن بە تایبەتی بڕیاری 1325.